تەوبەکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 21 دانیشتن لەگەڵ تەوبەکاران. برای ڕێزدارم، خوشتی ئازیزم، کەسمان نییە لەم ژیانەدا کە گوناهمان ئەنجام نەدابێت. هەموومان گوناهکارین، بەڵێ هەموومان گوناهکاری کوڕی گوناهکارین. كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. مرۆڤ زۆر هەڵە دەکات. خطاء صيغەی مبالغەیە، یعنی كثير الخطأ. هەموومان زۆر هەڵە دەکەین، زۆر گوناه دەکەین، بەڵام گرنگ ئەوەیە بەردەوام نەبین لەو گوناهە. گرنگ ئەوەیە شەیطان دەستمان نەگرێت، پەروەردەمان نەکات لەسەر گوناهەکان. شەیطان لەبن مێشکمان، بەڵێ لەبن مێشکمان، لەبن گوێمان نەخوێنێتن، پێمان نەڵێتن کەوا دین و کاروباری ئاین تایبەتە بە کەسانی ڕیژدار و بە کەسانی مسلمان و مولتەزیم. وامان تێنەگەێنێتن کە ئەوان جۆرە بوونەوەرێکن و ئێمە بوونەوەرێکی تر. نا، ئەمە هەڵەیە، ئەمە کارەساتە کەوا تێبگەین کاروباری ئاین تایبەتە بەوانەوە. بۆیە هەوڵ دەبرای ڕێزدارم، خوشتی ئازیزم، بڕۆ لەگەڵ کەسانی تەوبەکار دابنیشە، لەگەڵ کەسانی تەوبەکار، چونکە ئەو تەوبەکارانە ئەوانە پێش تۆ گوناهیان ئەنجام دابوو، پێش تۆ بە تایبەت ئەوانەی کە هەمان جۆری گوناهی تۆیان کردووە. بڕۆ لەگەڵ ئەوانە دابنیشە، ئەوانە پێشەنجی تۆن، چونکە ئەوانە دەزانن کە نیهایەت و کۆتایی ئەم گوناه و تاوانەی تۆ سەرنجامەکەی بەکوێت دەگەینیتن و ڕێگای چۆنیەتی تەوبەکردنیشت پێ دەڵێن. بەڵێ کاتێک کە تۆ لەگەڵ ئەوان دادەنیشی، ئەوان پێت دەڵێن کە ڕێگای گوناه ڕێگای خەمە، ڕێگای خەفەتە، ڕێگای پەژارەیە، بەڵێ ڕێگای ژەهر و ژەهراوی بوونە، بەڵێ ڕێگای سمومە، ڕێگای غمومە، ڕێگای هەمومە، بەڵام ڕێگای تەوبە، ڕێگای سەعادەتە، ڕێگای بەختەوەریە، ڕێگای خۆشی و خۆشبەختیە.